پاش تێپەڕبوونی 4 مانگ تاوەکو ئێستا هیچ بڕەپارەیەکمان وەرنەگرتووە و کاتی دامەزراندنیشمان ئێمە دامەزراوین بە شێوازی گرێبەست لەو کاتەوە تاوەکو ئەمڕۆ هیچ بەیانێکی ڕاستەوخۆ و واسح نەبووە لەس دەربارەی موچەی ئێمە دوای 4 مانگ لە دەوامکردن لە تەواوی نەخۆشخانەکانی شاری کەرکووکە ئێستا بە میانووی نەبوونی موازنە بۆ ساڵی 2026 کە لە وەختی خۆیان ئێمە کەمە باشەڕمان کردووە بەمەرجی ئەوەی لە پاش چەند مانگێک تەزبیت بکەن لەگەڵ دانانی موازنەدا پێمان ڕاگەیاندراوە کە ئێوە بە موچەی 400,000 دینار پێویستە بەردەوام لە کارکردنی خۆتان تاوەکو موازنەی ساڵی 2027 دائەندێت ئەم موچەیەش بە هیچ جۆرێک شایستە نیە بە ئەو کار و ماندووبوونی کە پزیشکان لە ماوەی ژیان و کارکردنی ڕۆژانی خۆیانە جێبەجێ کرد لەبەرەوەی کە ئێمە وەکو پزیشکانی خولاو یاخود مقیمی دەوری لەناو نەخۆشخانەکانە بە شێوازێکی گشتی مانگانە بۆ ماوەی 18 ڕۆژی بەردەوام کارەکەین ڕۆژانە زیاتر لە 12 کاتژمێر کارکردنمان هەیە 400,000 ناری موچە بەشی هیچ شتێک بۆ ئێمە ناکات ئەمە جیا لەوەی کە بەوە نەوەستاون بەڵکو ئێستا هەموو دایرەی سەحەکان ڕیاریان داوە کە ئاشەواتە ئەو خواردنەی کە ئەدرێ بە پزیشک ئەو پزیشکانی کە ئەمێنەوە خەفەن لە ناو نەخۆشخانەکانە بۆ مقیمانی عەقد کە ئێمە ئەگرێتەوە ببڕدرێت بەم جۆرە بێت بەشێکی زۆر لە پزیشکان تەنانەت ئەو موچەیە کە پێیان ئەدرێت بەشی خواردنی خۆیان و هاتوچۆکی خۆیانش ناکات بۆ وەکو ئێمە وەکو پزیشکانی خوراوە بە تەواوەتی ئەم بڕیانە ڕەتەکەینەوە و لێرەوە کۆمەڵێک داواکاری سەرەکی و فەرمی خۆمان ڕاگەێنیت و تا جێبەجێ نەکرێت ناگەینەوە سەرکارکردن ئەو داواکانی ئێمەش بریتین لەوەی کە یەکەم تەثبیتکردنی تەواوی پزیشکان بەبێ ڕەچاوکردنی موازنەی ساڵی 2027 چونکە مافی ڕەوای خۆمانە کە لە ساڵی 2025 دا ئێمە دامەزرێت بەڵام ساڵێک دامەزراندنمان تاخیر کراوە و ئێستاش هانەوێت کە ساڵێکی تر دوا بخرێت خاڵی دووەم ئێمە وەکو پزیشکانی خولاوی دامەزراو بە شێوازی عەقد داواکەین کە تەواوی ئەو مانگانەی ڕابرد و کارمان کردووە موچەی تەواومان بۆ هەژمار بکرێت نەک بڕی 400,000 دینار خاڵی سێم کە داوای فەرمی ئێمە ئەوەیە کە مامەڵەکردن لەگەڵ پزیشکانی خولاو بە شێوازی عەقد هاوتای مامەڵەکردن بێت لەگەڵ پزیشکانی خولاوی پێشووی خۆمان و هیچ گۆڕانکاریەک لەڕووی ئیداری و مافەکانی ئێمەوە نەکرێت